پاڵەوانێتی تۆپی سەرمێزی کراوەی هەولێر بۆ یارزانانی ئەو یاریە لە ئاستی شارەکانی عێراق بە سەرپەرشتی یەکێتی تۆپی سەرمێزی هەولێر و بە هاماهەنگی یەکێتی ناوەندی تۆپی سەرمێزی عێراق دەستی پێکرد. سەرەتا و پاڵەوانەتیە بە ناوی پاڵەوانەتی کراوەی شاری هەولێرە بۆ هەموو پارێزگەکانی عێراقا دوای ڕەزامەندی لە یەکێتی تۆپی سەرمێزی عێراق ئەو پاڵەوانەتیمان کردەوە بە بەشداریکردنی 106 یاریزان لە 14 پارێزگان کە نوێنەری 14 پارێزگانە لە بۆ 5 ئاستی تەمەنی جیاواز لە تەمەنی منداڵەکان تا گەورەکان تا 65 ساڵش بە جەوائزی مالیشمان هەیە کە کۆی گشتی ئەو جەوائز مالیە دەگاتە 3 ملیۆن و 150 هزارە کە ئەمە یەکەم جارە لەسەر ئاستی تا لە شارێک لە شارەکانی عێراق ئەنجام بدرێت وەکو ئەو پاڵەوانەتیە. 106 یاریزان لە 5 ئاستی جیاواز لە 14 پارێزگای عێراق لە پاڵەوانەتیەکە بەشداریان کردووە. ڕکابەریەکانیشی ماوەی 3 ڕۆژ لە هۆڵی داخراویانی ئەکات لە شاری هەولێر بەردەوام دەبێت. ڕاستی اتحادی تۆپی سەرمێزی هەولێر ئەو قارەمانیاوە کردە ئەو پاڵەوانەتیە ڕاستی جهێ دڵخۆشیە هەموو باژارەکانن ئێمە حەز دەکەین هەموو باژار ئەوها ئەم قارەمانیە کراوەی بکەن و هەر ساڵ یعنی لە هەموو پارێزگا و ئەمن ڕاهەنەریانە دهۆکە من لەگەڵ یاریزانم بەشداری کردگە لە ئەم پاڵەوانەتیە دەستخۆشی لە یەکەی تۆپی سەرمێزی هەولێر دەکەم کە ئەو پاڵەوانەتە بۆمان دەکاتەوە کە لە دوا ڕۆژە عازم لێبوومە بە لاعبی منتەخەب عێراق. ئەم بوتۆڵەکە زۆر جوانە زۆر باشە لە یاریزان تەتویرەکە زۆر باش بوتوڵەیە منش دوو یاری بردم الحەمدلله ئیشەڵڵا سەرکەوتی ئەبێم. نزیکەی مانگێکە خۆمان بۆ ئەو پاڵەوانێتیە ئامادە دەکەین و هەوڵێکی زۆر باشمدا و ئینشاڵڵا پلە یەکەم بەدەستێنم. وا بڕیارە ڕکابەرەکانی ئەم پاڵەوانتیە ماوەی 3 ڕۆژ بخایەنێت بەشێکی زۆری یارزانانی هەڵبژاردەی عێراق لە ئاستە جیاوازەکان و یاریزانە دێرینەکانی ئەم یاریە لە زۆربەی شارەکانی عێراق بەشداریان کردووە بە خەڵاتی دارایش سەرکەوتوانی پاڵەوانتێکە پاداش دەکرێن. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.